كل كرم أتو تأكيد أو إشاء استفادة هي خير زورة يانا بابا ئەگە تاکید نەبم کۆوی شێ دەکەم. بريت دەترسێن دوای تووشی کێشەشی ببین. بابا لۆ توش کێشە دەبین ئەمە شتەکەی دەینین و لێرە دەیفرۆشینەوە. كل كرم دەترسێن شتەکە تێک چووبی وەقتی بەسەر چووبی ئەکسپایر بی بۆ گەنی بووبی دوایە تەوقی سەرمان هەتە بنی پێمان دەکەن ناو مشکلەی هەر لە بن دەرنایەن بابی من. نا بابا نا قابلە ئەمن دین و زەمیرم نەویشتی بۆ گەنی بینم لێرە فرۆشم ئەمن کوشتی وا دەکەم. ئەوە دەباشە دوای فکرت لێ دەکەمەوە. وەڵی بابا هیچ فکردنەوەی ناوێ ڕاز ناوی خوای لێبینەوە پارەکەم. ئەدی کوڕم پرسە چی نانی برادەورت نەکەم. پرسیرەوە چێ بابا ئیشەکە زۆر سەریعان دەترسێن پێ ڕانەگەین. وەرە کوڕم دەبی پرسەچی بە برا گەورەشت بکەم وەلەو ماری خۆی کردێ چوتە دەرێ بەران عاقل نابی ئەویش یەکەکە لەو مارەی بابی من نابیتن. باشە بابا باشە کووت پێچاکە و هاوکە. هەلو کوڕم ناڵێ کوی باشی منداڵ کوونە باوە دەزان چیا حتا ئێوەرە حتا ئێرە وەرە هەندێکیشم پێتە باشە بابم خوا حافظ. ناری کوڕم بەخێر بێ بابم دەست باز دەکەم منداڵ کوونە باشە واللهی باشن لە خوای بە زیادی بەس حەملای ئەتوو بە من برێ چی ئیشت بە من بوو لە دوم نارو بابە بەخوای بابە ئەوە دەشتی برات بە تەما تێکەولێکە و معاملە چییە؟ معاملەی کو والله على اساس هەندە پارەی بدەمێ بلێرتە ئەو دیوی لە بۆ من هەندە مەوعد و کەلوپەری لۆ بنێرن. وەچی چ مەوادەکان؟ والله پەنیرە و ماستە ئەو معلەبات و پسکویت و نەستە لە ئەو شتانەیە. بەس بابە ئەو ئیشە وردەیەکی زۆری دەوێت. کوڕم بەخوای دەزانم بابم تێم گەیاندێ پێم گوتیە. بابە سبێنێ ئەو مەوادانە ئەکسپایر بن باوەڕتە بێمە تەفلت و نادەبین. دوایە دەشتی چێ دەناسی جێی سقەیبی چێ نارێ دەگەی لێ نادەن. کوڕم پێم گوتیە ئەو دەلێ برادەرەکان هەمووی دەناسم و جێی سقەینە مەوادەکانی ساغ و سەلیمە چایبی نییە. واللهی بابە نازام چ برێم دەترسێم قسە چ بکەم لە دری دەشتی بتەگرێ. کورە کوڕم پێم گوتیە ئێ قابلەت و هەر قسە چی بخێ لە مەسلحەتی مە دەکەی بابی من قابلەت و نیێتە چ خراپتە بی. ناوەڵڵا بەس شەرت ئەوەیە دەشتی قەناعەت بکە. کوڕم بەمنوبەت و بەرکە محاوەلی لەگەڵ بکەین و قەناعەتی پێبینین واز لەو ئیشەی بینیتم بابی من. ئیشاءڵڵا. چیە دەشتی پارەکە دەگو باسی نییە کاکە دەبی تو پەلەی مەکە کورە و پەلەی نەکەم ئەگە پارەکە زوو نەگاتە دەستمان ئەو ئیشەکەمانە دەست دەچی. کاکە ئەوە خەریکەوە قەناعەت بە بابم دەکەم. خەرچی دی زۆرە بەس من حەز دەکەم خێرەکە بە تو بگە. دەزانم ئەمنیش زۆر مەمنون. باشە پێم برێ بابە لۆ هەدوودرا ئەوە بابم هەر بەخۆ تەبیعاتیەوە هەیە ڕەک دری بە قرت و فرتە. ئەمە قسەی لەگە بکەم ناوەڵا ئەمن بەخۆم دەتانم قەناعەتی پێ بکەم. ئەگەرە پارە دەهینا ئەوزە دەزانش تۆ قازانجت دەکرد هەر بەلایکمی بیست ڕۆژی نییە هەفتە هەشتا وەرەقە لە بۆ دەماوە. کاکە ئەمن دەتانم ئەو پارە بینم باس لە لای عشکە دەترسێم نالی برام بابم پەشمام بکەن. نالی برات لە گەرەنگۆدا دەنیشی؟ ناوەڵا ژنی هینایە و چیتە دەرێ. ئێمە ژنی هینایە چ علاقی بە سنگۆدایە؟ کاکە بابم هەرەوە هەیە ئێستاش گەدابی هەموو پرسوڕایەکی هەر بەوی دەکا و مەشورەت هەبەوی دەکا. کورە کوڕم دەستی ئەمە حەقی خۆمانە بزانە و مۆزوع کووە چیە چ نییە. باشە بابە باشە برێم سیقەم بەتونێەوە. کاکە مەسەلە سقەنیە برام مەسەلە دوو دەفتەرە ئەمە ئاخر کو لە خۆڕایی بچین دوو دەفتەری لە دەست کابراکی نەدیتی و نەناسی بکەین. کاکە دوو دەفتەر مەبلەغ پارەیە. کاکە ئەو کە برێت نایلم معاملەی بکەیت فێرە تێکەولێکەی بی و کورە کوڕم مەوزوع ئەوە نییە ئەمە خەمی تومانە ئاقا ئەو دوو دەفتەر کەم نییە بفەوتێ بە چغم دەبیتەوە. باشە دەشتی لۆ نایشتەچی دی بکەین دەبرێ بزانم بەو دوو دەفتەرەی دوکانێکی محتەرەم دابنێن و ئەتوو لەسەر ئیش بکە. دوکانی چە؟ هەر دوکانێک بی مەواد غیزایی و کەلوپەلی ناومارێت تێدا بفرۆشی. ئەمچەوە بە من دەکرێت چاوەڕی 250 دەستی منداران بم هەموو ڕزی بووە. کاکە ئەوی شێم دەرێم ئەگە دەزان خێری چەند زۆرە. کورە کوڕم دەشتی ئەمێن هەروها بە ئاسانی خۆڕایی ئەو پارەی لە دەست و ناکەم بچی لە ئاوێکەی دەبی بزانم لەگە چێ تێکەولێکەی دەکەی و کوی دەکەی.
ئەو جا بە تەمای پارەکەی بدێ بڕوا ناکەم ناسە ئاخرم ناکرێ هەروە ئەو مەبلەغە پارەی لە ئاوێکم وڵی کاک حەزی ئەگەر بەجێ من دەکای ئەو ئیشەی ناکە لۆ کاکە ئەو زەمانە ئینسانی سەختەسی زۆر بووە لەوانەیە دەگەکت لێ بدەن و سەر و مانش لەگە بفۆکتێ وەڵ ئەوجا ئەم ترسی هەندێم هەیە لۆی حەزم لێ بوو پرسەکی بە تو بکەم وڵی ڕێی من ئەو هەیە دوایە تو دەتوانی ئیشچکە بۆ پارەی بکەیت دەتوانی ئاردش پێ بکڕی دەتوانی دوکانەی پێدانەی وەرە تەکسێکی پێ بکڕی وەڵ ئەوجا ڕێمیش لەگەڵ ڕێی تووە ئەمیش هەروان پێ باشترا کە ئەو پارەی بە نەوعەتی ئەوها سەر بکەم نا هەر لەو گۆڕەی بە شتێکی بدەم نەزانم نەتیزەی چییە زۆر ڕاستە کاک حاجی ئەمن دەرێم هەر یەکێک ئەگەر بێت و ڕاوێش بکە و پرسوڕاب بە یەکەچی تکە بکە قەت زەرە ناکە دوای لە مێژە کوردیش گوتیتی ڕای دوو کەسان لە یەکەچی باشترە قسەکەی تو زۆر ڕاستە بەرانەچینێ دەزانی چیە ئەمن بەخۆم ئەوهام پێ باشترە غۆرفۆکە خانیەکی لە سەرێ بکەم مشتە مەلۆکەچی بکەم ژنێکی بینم لەو خۆی ببەسترێتەوە باشترە ئەشەدەم بیللا ئەوەش ئیشەشی باشە کاکە دوایە دەشتیش گەورە بووە و حەق خۆیتی ژنێکی بین و لە خۆی دامەزرێ و ئەرێ وەڵ الحەمدوللا ئینسانی باش ماری باش چیزی زەریف و باش زۆرە زۆر ڕاستە کاک حاجی ئەنگۆ بە خۆتان خێزانێکی ڕێک و پێکن ئیشاڵڵا لەگەر خێزانێکی ڕێک و پێش ڕێک دەکەون ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بە تەمای خۆی گورە کاکە چ بکەم بابم ڕازی نابی وەڵاهی باب ناحەقی نییە باب لە دنیاە تێدەگا ئەو دوور تەمەشا دەگا هەرەوە مابوو ئاتوش بێ لایەنگری بابم کاکە بابە دنیا دیدەیە تەجروبەشی زۆرە دوها ناکری هەردوو دەفتەری ئەوها بداتە تو ئەوەش بزانە هەموو بابک حەز دەکا کوڕەکەی لە خۆی پیاوتربی گورە کاکە ئەمنیش حەز دەکەم یەک دوو معاملێ بکەم وەچێ ئەو عالەمێ بڕەشی پێ بگەم کاکە ئەوەی ئەوڕۆپێ گەیە هەروە بە ئاسانی پێنەگەیە ئەو دنیاە ئەو بازارە هزار پێچ و پەنای هەیە بڕات هەبی باش بزانە کەس وها بە ئاسانی پێناگە ئەو بازارە دیتە لە بۆ چەند کەسانێک کۆنتترۆل کرایە ئەدی باشەم نێستا چ بکەم چارەم چییە ئەتوو خینەکەش تاوا نەکرد لەسەر هیچ ئیشەشی تۆتکەی ناگری مشکلەی تو ئەوەیە هەر ڕۆژی لەسەر ئیشەچی کاکە ئەوها مێشتی خۆتمانی دەبی بەخوای بابیشر بەو شتانە خەفەتی دەخوا ناوەڵا لۆم هات باشترین عیلاج ئەوەیە بچمە خارج بچم محاوەلش لەگەر بابم بکەم هەفتا هەشتاوەرەقی لێ وەرگرم و تێب تەقێنم بڕۆم دەشتی ئێستا خارج وەشی جاران نەمایە لۆ وەچی پێشترێ وەرەقەتی بینیەوە سێ مانگان لە خۆت ئیدارێک پێ بکەی و سوڕێ ئەوە خەڵکیۆن دەریوا دێنەوە دە فەرمودەی سەرکۆ ئەمن برادری و شتوم هەبی ئیشم باش دەبی دەشتی ئەتوو پرسوڕان پێ دەکەی ئەمیش جوابت دەدەمەوە بڕات هەبی بابت باشترین پەرژینە لە بۆت هیچ کاتێک ناوێت تووشی جێچەر و خەم و خەفەتی بی پێ ناسی دەشتی ئەو پارە پێ تەرتیبی کو دەزانی کاکە هەرنا سەرشمان لێ بدە یعنی ئەیشمان فت کاکە مشکلەوی ئەوەیە موسەیترنی لە سەرمارێ هیچی پێ ناکرێت مادەم بابی پرسوڕای بە خەرچی بکە زەرەر ناکە کاکە پیاوی باشەیە دوو سعتی باشی بکە ئەگە سەری بگرت بە فتاقەی باشمان لە دەردەچوو ئەلا کولین ئەتو چی کردو لە ماوادەکان لەو ڕۆژانە دەگا خەمت نەبی بە زۆر ئاگادار بە تووشی کێشەشی نەبین تەمین بە و هەم تەرتیب کردێ بە حیاتی کەشف نەبی زۆر چاکە هەرکە گەویشت خەبەرەکەم بدێت چکە مشتریەکان چاوەڕێن لۆ چێن دەرێ لۆ جنوب مشتریەکانی ئەوێت سەور قازانجەکەشی باشە لێرە ئەگە فرۆژ هەر کەسەشی لە دەستی بگیرێ تووشی مەشاکلێکمان دەکە ئادەمەم دەڕۆم بزان بە خەبەرە چی ناکەم بڕۆ بە خێرچی والله کوڕم برێت ئێستا قسەی سەری زمانی و بنی زمانی خاریزە تیجارەتەکەمان زۆر تەواو کرد ئەو زەنۆرەی خاریزە بابە والله کوڕم نازام چ بکەم نازام ئەو کوڕە لۆ دەکە بابە ئینسان لەو تەمەنەی هەر ئەو هایە دەبی ئەمە زۆر بە نەرمی لەگەری بجولێنەوە بەس بمزانی بە چی ئەو فکر و خەیارانەی لە مێشی دەبێ بابە گەنجی ئەو زمانەی هیچ قسەشیان نییە غەیری خاریز نەبی دەرێم ئەتوبرەی سەرکۆی برادەری نەبی ئەمن باوەڕ ناکەم بابە چونکی سەرکۆ کوڕەکی زۆر تێگەیشتی و ئاقلە ئەگەر حەز دەکەی ئەمن دوای قسەی لەگە دەکەم بزانم مەوزوع چییە ئەرێ وەڵە کوڕم قسەی لەگەر بکە بزان ناگەێت نەتیجە چی بەس ئێستا پێم برێ نازانم کو قەنەعەت بەو کوڕی بکەین واز لەو خاریزەی بینی بریا خێری ماوە بابە چونکی ئەوەی ئێستا دەچی بێجگە لە زەرەری هیچی دیوە دەستنانی
دەزانم کوڕم دەزانم بەرەوە قەناعەتی وی بینە چەند کەس چوو کوڕی لەوێ فەوتا تووشی مشکلەی بوو هەر جەنازەشی نەهاتەوە. زۆربەی داکو بابەکان دەرێن با کوڕەکانمان بڕوە پارەی بینتەوە ئەو جەکو پەیدا دەکا لە چی پەیدا دەکا ئەوە مهم نییە. واللهی کوڕم نالێ ئەمن بەدەستی خۆم برات نایەمە ناو ئاگری ئەخەوە لەوێ فەوتا تووشی غەڵەتات گوناحات ئەدیدین ئەدی قیامات چ جوابی خوای بدەمەوە. بابە بزانم بەخۆم لەگە دەشتی قسەی ناکەم و ساردی بکەمەوە کاکم تازە دەستە خاریچ و ئەوەی لەوێ یان دەینێرنەوە یان بەخۆی دێتەوە. وای دەنە نەمرد بامە لە کۆر خەمی دەستیش بامەوە مندار چەند گەورە دەبی خەمیشی لەگە خۆی گەورە دەبی. بابە تۆ دەغەمەی مەخۆ ئیشاڵە دەشتیش باش دەبی. ئای های داچ ڕەحمەتی شت نەما لەو تنگانەی پشتم بگری. ئای زارێ کومردی کو بەتەنێت بەجێهێشتم لۆ خەمان خۆزگەلەیەک ڕۆژ ڕحمان دەرچوو بە تەعزیمان یەک بە لێ قبریان نابایدا. نا بابە نا ئەو قسانە مەکە ئیشاڵە عمر درێژ دەبی لۆمە هەر دەمینەی ئەتوو پشت و پەنایمەی و ئەمە بە تووە ماینە. بڕوات هەبی ئەمن لە غەیری ئامۆژگاریکردنی دەشتی هیچی دی ناکەم کاکە. ئەنیش تەکیدم بەس لەبەر دری بابم هاتم قسەم لەگەر کردی. ئەو چە دەرەی لەگەرت دێن دەچین لەگەر بابت قسەی دەکەین. ناوەڵە پێویست ناکە ئەم بەخۆم قسەی لەگەر دەکەم بەس سەرکە و حەز دەکەم واز لە برادراتی دەشتی نینی چوشیە تو چاکەویت دەوێت بەخۆشت دەزانی هەر برادرت سەر لە برادری دەشێوێنی. زۆر ڕاستە ئەوەندەی برادر تەسیر لە برادری دەکا واللهی بداک و بابە ئەوەندە تەسیر ناکە. باش بزانە کاک نالی ئەم دەشتیم زۆر خۆش دێ. زۆر سپاس کاک سەرکۆخ لە چاکەی خۆتە ئەم نیش وەچی دەشتی تەمەشا دەکەم باوەڕتەبی فەرقت پێ ناکەم لەگە دەشتی. برا گەورەی بەس بزانە ئەمن هەر گۆڕانێک هەر شتێکم لە دەشتی دیت دێم پێتان دەری. کاک سەرکۆخ حەز دەکەم ئەو خاریجە لە مێشی دەربینی و فکری لێ نەکاتەوە. کاکە ئێستا چوونە خاریز وەچی ئەوەی وایە خۆت بەلافاوەچی دابدەیت. زۆر ڕاستە ئێستا خارێت ڕغبەتی جارانی نەمایە بڕات هەبی کاک نالی ئەو وەزعی ئێستا بگۆڕێ لە مەسلحەتی فەقیری بی ئەوانی خارجیش هەموو دێنەوە ئێرە کاچ خۆ. باشە ئەتوو لۆ تەشجیعی ناکەی فکر لە خینێ بکاتەوە بستەوە مەکتەبێ. ئێخۆ ئەم پێم خۆشە بەس بزانە برادەرەکانی وی هەموو کولێشیان تاوا کرد ئێتا ئاز زەحمەت بگەڕێتەوە. ئەتوو قسە لەگەر بکە بزانە ئەو چ دەرێ. ئێچقەی قسەی لەگەر دەکەم چێ دەشتی دەنگ و باست نییە وەڵڵاهی مەوزوعەکە نەبوو لەبەر هەندێک زانیم ناتوانانی زەخ لە باوت بکەیت بە زلم نەهاتووە برێن چ بکەی کاکە خۆ بە زۆری نییە باش لێ نایە شتێکی دی بکەین شتی چ ئەمە ماوادمان لۆ دێ لەو دوی ئەتوو لە عودودی وەری دەگری و دەگەینە هەولێرێ هەر سەفەری دوو وەرەقە سێ وەرەقە دەدەمێت. یعنی ئیشیم بەس ئەوەندەیە هەر ئەوەندەیە لەگەل لۆری سوار دەبی لە عودودی دەینی. زۆر باشە ئەدی ماوادەکان چیە ماوادەکان چێ ببسیە دۆیە پلاستیکە کێکی پەتاتێ شتانەیە. هیمدا دەرێم تووشی دەردەکەم نەکەی ئەو قسەیە تو دەکەی ئەم نەکەتم خۆش نەوێتن کوێش لۆ دەبینەوە. زۆر سپاست دەکەم ئەوە لە باتی چاکە پیاوەتیم پیا خراپشم دەکەی. کاگیمدادا تو یەکجار ئەوهای لێ مەکە مەوزوع ئەوە نییە باشە تو سەفەری دوسێ وەرەقەم دێ زۆر نییە لۆ من لۆ زۆرە ئەمن مانجی چەند سەفەری دەکەم بەلایکردی 4 سەفەر معناوەیە ئەتوو مانجێ دە 12 وەرەقەی دەدێم. کاکە مەوزوع ئەوە نییە ئەمە سقەمان بۆ سایقانە نییە لۆیە تو دەنێرین لە بۆی مراقەبە بکەیت نەبات لە ڕێی شتەکی لێ بدەن. باشە بابزانم لەگە نالی برات پاسەک لە مۆزوع ئەو خارجزەی تو بکەیت. ئەرێەوە بۆ چ بابە ئەم داوای هەر شتشی دەکەم ئەو کۆس بە شلۆم دروست دەکەن خۆ من مندار نیمە. کوڕم دەشتی ئەلحەمدلله ئەتوو مندارنی و بویە پیاو بڕوات هەبی ئەمە کۆسپی لۆ دروست ناکەین کوڕم ئەمە دەمانەوێت ببینە پەرژینێک لە بۆ تو کوڕم بابم ئەتوو بەغەڵەت لەمە مەگا کوڕم دوایێ دەترسین ئەتووش تووشی مشکلە چی بێ و ئەمەش تێدا وێران و شەرمەزار بی. دەشتێت تو لە مەزاتە چێت هەیە ئەوە بابتەوە ئەمیش براتم ئەمە هەرسێک پێکەوە جوانی شەربی ئەوەی لە تواناماندابی لەوە توی بکەین بەس دەمانەوێت شتەکە مەسلحەتی توی تێدابی هەر ئەوەندەمان دەوێت. باشە باش یعنی ئەگەرم بچمە خارج زیان پارەم دەنە لۆ معاملەی یعنی ئەو شتەی خراپ و مەسلحەتی منی تێدا نیە. کوڕم ئەمە لۆوە چ قسان دەکەمە و بەغەڵەتی تێدەگەی ئەگە ئەمە دانیشین پێکەوە پرس و ڕاو تەکبیری بکەین لۆ خراپە ها کوڕم هەمە دنیامان دیتێ بابم ئەمە برات لە تو گەورەترێ تەجروبەمانەیە لە حیات ئای ئەمە نامانێت تووشی گرفتێک و مشکلە چی ببی بابی من. باشان گۆ بە من برێن چوونە خارج غەڵەتەکەی لە چێن دەرەیە کاکە زۆر شت لە سەری و هەمیان ئێستا خارج وەچی جاران نەمایە دوای چێ دەرێ دەگەی ئەتوو باشە ئەوە گەیشتەی ئەو دەوڵەتە ئیقامەت دەداتێ زۆر کەسمان دیت لەوێ گەیشتە وێندەریش دەوڵەتەکە ئیقامەی نەدایە ڕەوانی کردەوە کاکە ڕێی خارج ڕێکی تەماویە برا. کۆرە کوڕم بابم ئەوە هەمووی بەلایەکی ئەمن لەوەی دەترسێم تووشی ڕێیەکی خوار و تووشی غەڵەت ببی
دین و دیانەتە کەس لە دەست بدەی بابم ئەمن خەمیە هەندێمە بریا ئەنگۆژ وشی من گەنجبانە و لە عمری من دابانایە ئەو جانگۆ دەتان زانی خەم و خەفەتی گەنج و معاناتی گەنجی چەند زۆرە لە وڵاتێ دەزانین دەشتی دەزانین ئەمە لەبەرە تومانە لێ نامانەی ببینە کۆس بوو دەمانەی ببینە پەرژین لە بۆ تو ئێ کاگەمیر وەزعت بووە وەڵا باشمە الحەمدوللا ئەتو کوی والله باشە الحەمدولله ئەتو بەم برێ ئەخباری دەشتی کوڕت چییە دەنگ و باسی نییە کاکە بە خالی جگرتی ئەو زەمانەی ئەوەندە دلێم کوڕم وەرە لە دوکانە چی دادنێ مۆچی پیاوان یان ئەگە حەز لێ تەعین بی ئەو واسی دەکرد لۆ دەکەم تەعین بە تا قەی سەری دێ دەزانین چیە نەکەی خۆی لێ تووڕە بکەیت یان لەسەری هاوارکەی والله کوڕە کاکە من ئەندی ئەو چاوانەم خۆشم دەوێت حاجی خالید بەڕاستیت پێ برێم مندا ڕۆژ بە ڕۆژکە گەورە دەبی خەمی لەگەر خۆی گەورە دەبی خوا سەبرت دەیا ڕەبی کاکە تو زارێ سەرت ڕەحەتە ئیسراحەتی مندار دووردا با گەورە بن لەو زەدەت بینمەوەکو و فلیمت دەسوتێ ئیسراحەتت لێ هەڵدەگیرێ ئەمنیش خەمی ئەو ڕۆژەمە هی کوڕت دەبی ئەو وەزعیتی کچت دەبی نازانی کوی گەورەکەی بیدەیە چێ سبەی ڕۆژێ چێ دێتە داخوازی تووشی پیاوان دەبی یان نا کورە هەر خەم خەفەتەوە وەڵی دێ وایە حاجی خالید ژن و مندار و خێزان دروستکردن ئەرکەکی زۆر قورسە خوا هاوکاریمان بکە یا ڕەبی ئامین یا رب العالمین یا ربی خودای منداڵەکانمان ساڵح بکەی خوا لە شەڕیش بەجێ من دەکەی واز لەو خاریجەی دەینی ئێ باشە لۆ کاکە وەڵی هیچ بە عیلاجی نبینم خارج سەردەمەک بوو ئێستا کۆتایی پێهاتی برام باشە تو پێ دوانیا گەرم بچمە خارج ئەل لە وەزعی من نەجاتم دەبی واللهی ئەگە دەربچی بەرێوەڵە بەس کاکە ئەوە ڕۆیشتی چیە دەری لێوێندەری ئیقامەت دەدەنێ کو ئەو پارەیەت پێ خەر دەکرێتەوە خۆ هەوەنتە نییە برا کورە کاکە ئەخەم لێ دەچم خەڵکەشی زۆر هەیە لێوێندەرێ پارەکی باشی خڕکردەوە و ئێستا لێرە فولە زۆریش هەیە چووە لێوێندەرێ هەتا ئێستا هیچی بەهیز نەکردیە کاکە دوو کوڕە خاری خۆم هۆشەنگ و هۆگر ئەو چەند سارە لێوێندەرێ نینە هاتینەوە دەرێ وەڵا ناچینەوە باشە دێم چ بکەم ئێستا چارەم چییە کاکە بابەت وەسی باشە دەخوای بە زیادبی خانی خۆتانە ێ دەرێ دوو دەفتەریشم هەیە ئێ وەڵاهی دەشتی لە جێی تو بم ئەو پارەی دایمە معاملەچی کاکە دوکانەشی دادنێ هەر ناژنەچی دەینم بەجێ من دەکەی وەز لەو خاریجەی بینە خەمەش لە وەسعی خۆت بخۆ ئەمن ئەگەر ئەوی شەژ نەکەم ئیشتکە هەیە بیکەم ئیشی چ بەتەمامە هاتوچی حدودی بکەم چ دەکەی لە حدودی لەگە ناسیارەشیش دەکەم لە سە حدودی ئەوان کە ماوادیان لۆ دێتن ئەمنش دێن دەرەوەری دەگرم و دێن مێرە ئەو برادرە جێی سیقەیە وەخت خوێر ئەوانە بووشی سند دوو دەفتەرەکەیان بدەمێ لۆ معاملەکەی ناسانم ئەوانە باش ناکەونە بەردڵم لۆ یعنی هیچ لێ دیتی ناتوو واللهی هەرچەند تەمەشای چڕۆچاویان دەکەم باش نایەنە بەرچاوم پێت کۆم تاقی بە چیان بکەم لۆ کاکە دەتسێم ئەوانە سەری مارەکەی بەدەستی تو بگرن ئەتوورێ کاکە لۆ هەموو شتێک دەبی پیا احتیاتی خۆی وەرگری خەمن نەبی بابە ئەم بەخۆم قسەی لەگە دەکەم ئەرێ وەڵڵە کوڕم دەی بەڵکە خوا ڕاستە ڕازی دەبی بەتەمای خوای ئاها پێشی برێ ئەگە ڕازی بی ژنی بینی ئەوە سیارە چلۆ دەکڕم باشە ئیشاءالله بەس ئەتو پێت کو ئەمن لە دەری قسەی لەگە بکەم وها باشتر نییە ئەرێ وەڵڵە بزانم بە خۆت دەزانی کوی ڕازی دەکەی وەڵڵاهی چ برێم ئەنگۆ دەتانەیە ژنەشی بینم و ئەجە بم بەستنەوە بەسنەوەی چی دەشتی خۆت و شێدنی ئەدی چما ئەدیلۆ مادەم ئەوەندە مۆزوع ژنینا لۆم دەکەنەوە ئەتو عمری چەندە کاکە 25 ساڵم کاکە وەختی ژن هینان تاتیە 25 سال کەم نییە دەچێ بازاڕی ئیلا ماشەڵڵا ئاخر جەمالی دەبینی تەلەڤیزیۆن و سەتەلایتی دەکەیەوە ئاگرە خوا سەبرت دە یا ڕەبی بەجێ من دەکەی ژنەکەی بینی لە هەمووی باشترە باشە ژنی بینم بەچ بەخێویکەم هەر گەنجەکی مەوزوعی ژنینانی لەگە دەکەی و دەرێم بەچ بەخێ بکەم کورە با بەخوا ڕاستکە باش ئەمە چم هەبوو خۆ کەس لە برسان نەمردێ برام وەرە تەمەشا ناماریم کە بزانە چی تێدا باشترەکی دیشت پێ برێ برێ بزانم بابم گوتی سیارە چی لە بۆ دەکڕم کورە کاکە مۆزوع سیارە و شتی دینیە مەوزوع مەسئولیەتە مەسئولیات ئەمن دەزانم سبێنێت چم لێ دێ ها دەزانم سبێنێ وڵاتە بەرەو شوێندەرە دەچێت تا ژنێ بینم کاکە حالی توش حالی ئەو میلەتەیە برام ئەمە لەو میلەتەی زیاترین بەجێ من دەکەی دەشتی ژنەکەی دێنی و ئاوی لێ ناخۆیەوە باش ئەوە ئەم ڕازی من ژنێ بینم ئەجە چێ دەرەوەی ئەم دەمێ بابم لۆم دەینی لۆ لە بۆت نانی وەڵڵا بام ئامادەی کراسی بەری خۆی لە بۆ تو بفرۆشی نابی بزانین چێە کسی چێە لە چێ دیتیا کو دەیناسی ئەمە دەیناسین یان نا بابا لە ڕێ مۆبایلی ناسیتم لە ڕێی چ دەشتی موبایل کاکە موبایل تۆ بەڕاستی ئەگەمە ببەر دەکەی بابە لۆگەمەتان پێ دەکەم ئەی هاوار لە ڕێ مۆبایلی ناستم وەڵڵا باشە دەشتی ژنینان لە ڕێ مۆبایلی دەبی
لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. أو آخر زمانك هي متێکەچینە ئۆف ئەمن هەستە با بڕۆ دانیشە بابە دانیشە تو جارێ خۆت شەوەش مەکە دەڕاوەستە بزانین چی لێ دێ دەی دەشتی لەبۆمان بابسکە بزانم کو ناسیتت. وەڵا بابە لۆ خۆم لە دیار سەتەلایەتی دانیشت بووم هەرا قەناتانی خۆمان ڕەقەمەکم بە پێش چاوی داهات دیار بوو داوای تەعارف و شتیوای دەکرد کورە گوتم دەبا لۆ خۆم لێ دەم بزانم چییە وەڵا لەگەر لۆ لێم نەدا ڕاست کچەک هەری گرت. وای دەستێ بەندی لە ڕێ مۆبایلی لۆم ژنی دەینی و کچی دەبینتەوە ئەوە دەبی کچەک بی. باشە دەشتی هەر بە مۆبایلی قسە لەگە کردیا هەتا ئەو ماوەیەش بەس لەو ماوەیە یەک دوو زارێکتریمان دیتە. لە چێ دیتێ جەناب؟ وەڵا لە پارچی. باشە ئەو چیژی چێیە ئەمە دەیناسین بابی چێیە خزم و کەسیان چێیە؟ بڕوا ناکەم بیناسن بابی هاوینا پوشی موبەردێ دەفرۆشی زدانانیش فتیلی سۆبەی. باشە دەستێ فەندی معنای وەیە فتیلی سۆبە و پوشی موبەریدەمان بەلاش دەبیتن کورەوە ژنی دانا؟ بابە تو یەک تۆست تەحەموڵ بکە بزانین دەگەینە چێندەر. دەشتی داچی مایە؟ ناوەڵە فەقیرێ داچی نەمایە بەس بابی ژنەشدی نایە بە ئەسڵ عەرەبە. لە خۆمان خەنی دوو شەش مالو ئەتێ دوو شەش لە سایە خەسووی دەستێ فەندی فێر عەرەبیش دەبین لە خۆمان. کاکە من دەڕۆم. ئەوە چیەوە؟ باب هەرگەوما پێ دەکات. بەویستانتەوە ژنە دیتەوە دەتەوێت ئەوەت لۆ بینم ئەو جوەرە شێت و ئارمە بە خۆت مەکوژە. بابە چاوەکەمە تو سەبر بگرە بە خۆت نەخۆشێت لۆ دەکەی. دەشتی ئەتو بۆ چیژەت گوتێ دەتینم؟ وەڵا تەقریبا تەقریبەن چییە؟ کاکەم قسەم لەگەر کردیە ئەو گوتی ئەگەر تو بەم ڕازی بی ئەمن بینی ئەم لە سەرێک حەسیریش بی لەگەر تو دەژیم. باشە مادەمە دەکچەکی باشە بە نانەڕەقە حەسیری بە تۆ ڕازیە ئەدی کو خارجت دانا بۆ دەتکۆ دەڕۆ. ئەخەرەمەوە هەر ڕێکەت بووین کە ئەگەری قام و وەرگر لە خارج یەکسەر ئەمن ئەی ڕاکێش. لۆ بابە لە قوڕێ چەقی بووە تا ڕایکێشی؟ کاکە ئەمنەوە ژنی هەرناینم ئەنگۆ بەس وازم لێبینن. کاک دەشتی قسەش بکەم عاجز نابی؟ کاک سەرکۆ ئەمن بە خۆم تەفنیش بوویمە ئەتوش هاتی هەندێت کە ماعیدەم دەگری. کورە وەڵڵاهی ئەگەر ڕاستی دەوێ خەتای تووە. کاکە لۆ خەتای منە. خۆ ئەتوو ژنی بینی کوڕێکت زاحیر بی سبینێ ژنەکی بۆنەوە ئای ببینتەوە ئەتوو لۆی دەینی؟ کورە بابە ئەم ژنی لۆ خۆم دەینم خۆڵۆ بابم ناینم. ئەمن دوایە چی عیلاقم بە بابم دەبینێ لەگەر نالی ئەمن ژنی خۆم دەینم و ماری خۆم دەکەم دەچمە دەرێ. وانیە کاکە ژنی ناخۆڵ و ڕۆژێک و دوو ڕۆژی نییە ئەتوو سبینێ خزمی نوێ لۆ پەیدا دەبی ئەخەدەی بە وردیت لەوەی شەی بکۆڵیەوە. ئۆف لە وڵاتە وێرانەی پیا و هەر ڕۆژێ تووشی دەردەش دەبی توخوا ئەم ناحەقمە دەرم دەڕۆم. مەسەلا حەق و ناحەق نییە کاکە ئەمە دەبی هەندێک بمینینەوە لەوەی ئەو وەزعی بگۆڕین ئێخۆ ناکرێەوە ها بەجێ بێڵین کاکە. تو بە تەمای ئەو وەزعا بەمرو بە تو بگۆڕێ بەخوا لە خەیاڵێکی عەنتیکە دەژی. ئەوکە باواز لەو مۆزوعی بینین باسی هیمدادت لۆ بکەم. دەی کاکە بزارم مۆزوعی هیمدادی چییە؟ کاکە ئەو کابرایە زۆر مەرغوب نییە ئەوە لە ئینتیفازەکەی ئەوی بەدەستی کەتیە دزیتی و تاڵانی کردیا کە سەدامیش ڕوخا لا چکرکوچی لوس کردیا. ئەوزە چێ هەبوو لە ئینتیفازەکەی دزینەکە بە من ناڕێ؟ کاکە زۆر هەبوو کردی و زۆری شەبوو نەیکرد. چیدی؟ کوڕەخارێکم زابتە لە شوڕتەی دەیگو ئەو هیمدادا شوبهەی لێ دەکرێت پێدەچی تیجارەت تریاچی بکە لەو دووبینی لێرە بفرۆشتەوە یانیش ڕەوانەی جنوبی بکە. ئەتو بەڕاستی تا؟ ئەرێوەڵە بەڕاستیمە. ئەگەر ئەوەی تو دەرێ ڕازبی ئەوەم سەرم چوو بە قوڕێ بەسوا قوتاری کردم. ئەدی ئەمن نارێن پرس و ڕایۆشکردن چەند باشە بزانە خوا لە دەری بابتی نابوو ئەو ماسە مۆچ تێدایە. ئەوە دەیەوێ ئەو ئیشانە بۆ من بکە. ئیشی کو؟ عەلاکول لێن با بڕۆین. چێوە؟ چینەکەنەوە کوڕی خارت. کوڕی خارم؟ کوڕی خار دەی زابت شوڕتەیە. دەباش با بڕۆ. من دەترسێم دەشتی کوڕم خۆی بە پەلەکی دابدا و خۆ تووشی مشکلەکی بکاتن. نانا حاجی خادی ئینشاءڵڵا هیچ نابی دوایە تو مەسلحەتی ود دەوێ. ئەرێ وەڵە بمبی ئەو کە زەرجی خۆم لە عاردی ڕایەخم بەسەری دابڕ بەس ئەتوو زۆر زەختی لێ مەکە. کورە ناوەڵە زەختی چەحاری چ بەران تو خوال و خوای برێ ئەوە کوڕی تووبی بەو حارەژینی لۆ دەینی؟ نەخێر بەران دەبی ئەتوو تێی بگەینی کەوا دەبی کوژ نێبینی. زۆر ڕاستە ئەوەی باشە نالی برای هاوکاریم دەکات و مساعدەم دەکات. خوا ناری لێ نەسینی ئینشاءڵڵا دەشتیش چاک دەبی. خوا بەزارت دابڕۆنی بەڕاستی تعاملکردن لەگە گەنجە ئەو زەمانەی زۆر زەحمەتە
وەرە بام زەمانیمە زۆر سادە و ساکار بوو ئەو شتان نەبوو. ئەتو دەبینی ژیان چەند ئارۆز بووە پیا و شەو ڕۆژ غار دەدا بەران نەپێ ڕادەگا و نە ئیسراحەتیش دەکات. زۆر ڕاستە وەڵڵی هەندە زار پیاو دێتە سەری برێتە 100 خۆزگە بە مردی قەبرستانی حەسوودی ئەپێ ببێت. نا وەڵڵاوە مەرێک کاک حاجی ئەتکو حەسوودی بە مردی قەبرستانی دەبێت پیاو کە مرد نازانی چی بەسەر دێ و مەسیری چی دەبی. هی کاگەمیر ئەگە دەزانی ئەم بەسەر دەردەسەریەک ئەو منداڵانم گەورە کردیە شەو ڕۆژ ڕاوەستانم نەبووە هەر غارمدایە داشیان مەسە زمانەی لە زۆرە هەر لەگە مەچینە و خەیاتی بووە بە چ نەوعەچێ و مندارانم گاندی تێ شەو ڕۆژ سراحەتمان نەبوو بە دووان. خوا سەبردا کاک حاجی هەمومان بەو مەرحەلانەدا ڕۆیشتینە بەران ئەمن لێ پێ دەرم لەگەر دەشتی لەسەر خۆ بە چونکە تەکیدم دەشتی ڕۆژێک لێ چا دەبی. ئینشاءڵڵە ئینشاءڵڵە ئەو زەمەچمان دەوێت کاکە لە منداری غەیری ئەوەی نەبی بەڕێک و پێچی بژین و هیچ مشکلەیان نەبی. کاگم داد یعنی ئەم سبەی سەفەرەکەی دەکەم. 100 خۆی ئازکە زۆر باشە ئەدی مەوعیدم لەگەڵ لۆرەکەی چەندەرە؟ سەجادێ 100 مەتری لە لای لەنگان لەگەڵ مەلا باگدانە بڕێ دەکەین. زۆر چاکە ئەمن حازر. وەچی ماوادەکان لە حدودی ئیسلام کرد یەکسەر دەینەوە لە بۆ گەرازی لێ ناگەڕە لۆرەکە لە بۆ ئەولا بچیتن. هیچ خەمن نەبی ئەوە ئیشی منە. ئەگەر کەلوپەلەکە بە مەزبوطی هات ئەمش هەدێکی باش دەکەم. ئەمن هەدیەم ناوێ زۆر سپاس مهم ئەوەیە ئیشەکە سەر بگری. لەگەرم بە وەبی غەرقی ناو پارەت کەم وە دەکەم وە ئەمنیش لۆ پارەی هەموو شتەچی دەکەم. ئەتوو بڕۆ ئەمن مۆعی دەکەم هەیە. باشە بەڕوخسەتت ئەم خواحافیز. عليكم السلام هذا الشيء صدق شلون؟ والله سبينا بتمام زوو بەڕێکەوە. چینە بۆ؟ نانا زۆر تەبیعی بوو. زۆر چاکە مادام وێ با بچین بە بام برێ. زۆر باشە ئەنگۆ بڕۆن ئەم دەسمەوە ماری. لۆ نایە توش بچینەوە مارێمە پێکەوە پاروەنانەکی دەخۆین. زۆر سپاس بام گوتی زووەرەوە دەچینە شەقڵاوی. دەی خێردارە ئینشاءڵڵا. دا باشە کاکەم دەڕۆ. ئەمەش بابڕۆ. کوڕم و مۆزوعات زۆر خەتەرە تۆ چ دەڵێ؟ وڵی بابا کود لۆ باز دەکەینەوە هەر. بابا ئەمە هەموو شتێکمان تەرتیب کردیە. دەرێم دەبیست چی نەکردبی؟ بڕۆ ناکەم. وەرە کوڕم بابم زۆرت ئاگا لە خۆی با تووش هیچ شتێکی نەبی. نا بابا نا ئینشاءڵڵا هیچ نابی. دەبینی کوڕم ئاخا ئەم لە ڕۆژەکی ئەوها دەترسام ئاخا من خەمی تومە بابم. الحەمدوللا بە سەلامەتی دەرچوین. بابا ئەمە زۆر داوای لێ بڕون دەکەم بەڕاستی غەڵەتەشی زۆرم کردێ لە بەرامبەر بە تو. زۆر ڕاستە ئینسان دەبی جێ لە قسەی باو برای خۆی و کەسی لە خۆی گەورەتر ڕابگری. ئێستا تو قەنەعەتت هات ئەمەوەکی پەرژینەشینە لە بۆ تو نامانەوێت تووشی مەشاکل بی. کۆرە کوڕم ئەمن چەم لەنگۆ دەوێ ئەمن هیچم لەنگۆ ناوێ غەیری ئەوەی دەمێ لە ناو عالەمی سەر بڵند بن بەڕێک و پێچی بە سەلامەتی بژین بابم. ها کوڕم سەر کۆ خەبەرێک شتێک واللهی مام حاجی ئەمنیش وچین بۆ چاوەڕێی خەبەرشیمە بەس کوڕەخارەکەم گوتی ئەگەر هەر شتێک بۆم خەبەرتان دەدەمێ. هەر دعای بکە دەستی سەلامەت بێ ئەمن دڵم زۆر دەترسێ. نا مام حاجی ئیشاڵڵا هیچ نابی. بەتەمای خوای نانیست خەبەری نەبی. ئەلۆ هات چۆنی کاگۆ شەنگە توی؟ بەڕاست؟ زۆر چاکە دەستان خۆش بی. کاک دەشیشتان لەگەرە؟ زۆر باشە دەی دەستان خۆش بی. دا باشە دەی. ها کوڕم سەر کۆ چ بوو؟ هۆشەنجی کوڕی خارم بوو. کوڕم چی بوو باسی دەشتی کرد؟ بەرێ گوتی لە حدودی لۆریەکەمان کەشف کردی تمان کیلۆیەک تریاچی تێدایە لەناو ماوەدەکان شاردویانەوە. تۆ بەڕاستی ئەدی دەشتی؟ گوتی ئەوە دەشتیمان لەگەرە و دەگەڕینەوە جیازیشان لەگەمە فرەسەتی هەولێرێک کردبوو چوینە هیمداری بگرن ئێستا گرتیتە. یا ڕەبی خوایە مارتاوە کە دەشتی بۆ سەلامەت کردم. یا ڕەبی خوایە ئەو زاحێرۆکانە بپارێزی تووشی موسیبەت و هەردێران نەبن یا ڕەبی.